یەکێکی تر لەو تاقیکردنەوانەی کە هەر کەسێک لە ئێمە و هەر ماڵێک لە ئێمە تووشمانە بێت بریتە لە تاقیکردنەوە بە مردن. ئەو تاقیکردنەوەی کە حەسەنی بەسرێ فەرمێ وەڵڵاهی مردن کارێکی بە دنیا کردووە خۆشی بۆ ئینسانی عاقڵ نەیەڵاوە. لە قورئانی پیرۆزە لە سوورەتی بەقەرە و لە سوورەتی مائیدەشە خوای پەروەردگار مردن بە موسیبەت ناوەبە فأصابتكم مصيبة الموت. بەڵام مادەم دنیای تاقیکردنەوەیە بێ ئارام بگرین، ناشکری دەرنەبڕین، کاتی مردنی نەبوو، نەخۆش نەبوو، ژنی نەیە نابوو، مناڵەکانی وردن، ئەو قسانە بۆ خۆت. خوای پەروەردگار سونەتی خۆی تێک نادا بۆ من و تۆ. ئێمە بێ ئارام بگرین. هیچ کەسێک نابێت دڵ بە دنیا خۆشکات. لە نێوانی دوو شتین. چ کەسێک لە ئێمە ئەگری خۆشەویستین لە لای بەشێک لە خزم و کەس و کار و هاوڕێکانمان ڕۆژێک ئەبین بەداخ و ئەسەف بۆیان ئەمرین. و چ کەسێک لە بەرامبەر خۆشەویستین لە دڵی ئێمە خێزانتە، باوکتە، دایکتە، مناڵتە، خوشکتە، براتە، ڕۆژێک لە ڕۆژانە بێ خۆت حازرکەی بۆ ئەوەی ئەو ئازارە بەردڵت بکەوێت. هەرە بێ ئارام بگریت. صفەت و قسەی ئینسانی ئیماندار قالوا ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. مڵکی خواین و بۆ لای خوا گەڕین. گەورەترین مردنی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. خوي فرمو إذا أصيب أحدكم بمصيبة فليذكر مصيبته بي فإنها من أعظم المصائب. توشي مصيبة مردن بون بير لمردني من كانوا مردني من قورتني مصيبته. دایکی ماداران عایشە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری لەسەر سنگ بوو. فەرمی عەبدوڕەحمانی برام خۆی کردە ژوورە سیواکێکی بەدەستەوە بوو وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی سەنم سیواک بکەی؟ ئەفەرمێ نەیتوانی بڵێ بەڵێ. فەرمێ بەسەری ئیشارەتی کرد ئاوای کرد. ئەفەرمێ سیواکەم لێوەرگرت و لە دەمی خۆمان نەرمم کردەوە دام پێی. ئەفەرمی ئاوا سەرێکی بەرز کردەوە بۆ ئاسمان. فەرمی ئەی پەروەردگار پێم خۆشە بگەم بە لە بەرزەکان. ئەفەرمێ دەستی شۆڕ بۆ و وەفاتی کرد. عایشە فەرمێ دامپۆشی بە پەلە ئیمامی ئەبوبەکر لە سونح بوو لە دەرەوەی مەدینە. هەواڵیان پێ داوتیان ئەی ئەبوبەکر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد. ئەفەرمی هاتەوە خۆی کردە ژوورە تەماشاکە سەحابە بەردەم ماڵی پێغەمبەری خۆیان گرتووە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ چەرچەفەکەی لە ماچێکی کرد. فەرمی بە زیندوێتی و بە مردوێتیش چەند هەبووە نوخۆش. وفاتی کرد. ئیمامی عومەر کوشتێتی لێ هاتبوو ڕەزای خوای لێ بێ. دنیا بۆ ئەو نەما لەو ئەنە الدنیا تەدوم لأهلها ئەگەر دنیا وەفای بۆ ئەهلەکەی هەبوایە لەکان رسول الله صلى الله عليه وسلم حيا وباقيا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە ژیان هەبا. لەبەرەوە ئارام بگرین کە هەواڵی مردنی یەکێکمان پێدرا لە شوێنی خۆمان بڵین مڵکی خواین و بەلای خوا گەڕینەوە. قوڕ مەپیەوە بە شڕن و دەموچاوت لێ مەکەرەوە سنگت دامەدڕە. ئەوە هەمووی ئەعمالی جاهیلیە. ئینسانی موسڵمان وانییە ئەگری فرمێسکە ڕێژێ ناڕەحەت ئەبێ بەڵام ناشکری ناکە.